بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان باز لە مێژووی سەرۆک کۆمارەکانی تورکیا هەروەک سەرەوە دەکەین بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی تورکیا لە 2023 بۆ یەکەمین جار لە مێژووی وڵاتەکە چووە خولی دووەمەوە لە ماوەی 100 ساڵی ڕابردوو تورکیا 12 سەرۆک کۆماری تا ئێستا هەبووە سەرەتاک لە مێژووی سەرۆک کۆمارەکانەوە دەست پێ بکەین بەڵێ لە 1923 بۆ 1938 کەمال ئەتاتورک مستەفا کەمال ئەتاتورک دامەزەری نەرگی تورکیا سەرۆک کۆماری تورکیا بووە دوایەوە عیسمەت ئینینۆ دێت لە 1938 تا 1950 سەرۆکی تورکیا بووە دواتر جەلال بەیاردێ لە 1950 بۆ 1960 سەرۆک کۆماری تورکیا بووە پاشان جەمال گورسادێک کە بە کودەتای سەربازی لە 1960 تاوەکو 1966 سەرۆکی تورکیا بووە لە 1966 بۆ 1973 جەودەت سۆنای سەرۆک بووە لە 1973 تا 1970 فەخری کورد و تورک فەخری کورد و تورک سەرۆک کۆماری تورکیا بووە بەڵێ لە 1982 کودەتایەکی دیکەی ڕوویدا کەنعان ئیڤرین 1982 بۆ 1989 سەرۆک کۆمار بووە بە کودەتای سەربازیات لە 1989 بە 1993 تورگوت ئۆزال سەرۆک کۆمار بووە کە کاتە کرانەوەیەکی شیە بوو بەڕووی کووردە لە 1993 تاوەکو 2000 سلێمان دەمیراڵ سەرۆک کۆماری تورکیا بووە لە 2000 تا 2007 ئەحمەد نەجدەت کەسایەتێکی سەربەخۆ بووە سەرۆک کۆماری تورکیا بووە پاشان حکمی داد و گەشەپێدان دێت لە 2007 تاوەکو 2014 عەبدوڵڵا گول وەکو کەوکاتە لە پارتی داد و گەشەپێدان بوو سەرۆک کۆماری تورکیا بووە لە 2007 تاوەکو 2014 ڕەجەب تەیب ئەردۆغان لە 2014ەوە تا ئێستا سەرۆک کۆماری تورکیایە بەڵ ئەم مێژووی سەرۆک کۆمارەکانی تورکیا بوو لە ماوەی 100 ساڵدا بڕۆینە سەر کاندیدەکان پشتگیری کاندیدەکان دیارە بۆ خولی دووەمی سەرۆکایەتی دوو کاندید ماونەتەوە هەرێک لە کەمال کلیزدارۆغڵۆ و ڕەجەب تەیب ئەردۆغان کەمال کلیزدارۆغڵۆ بربژێری هاوپەیمانی میلەتە لەلایەن ئەم پارتانەوە پشتگیری دەکرێت پارتەکەی خۆی پارتی گەلی کۆماری جەهەپە پارتی باش بە سەرۆکاتی میراڵ ئاکشنەر پارتی سەعادەت کەویش پارتێکی باگراوندی ئیسلامیە پارتی ئایندە بە سەرۆکاتی ئەحمەد داود ئۆغڵۆ پارتی دموکرات و پێشکەوتن بە سەرۆکاتی عەلی باباجان پارتی دموکرات پشتگیری کەمال کلیزدارۆغڵۆ دەکەن لە چوارچێوەی هاوپەیمانی میلەت هەدەپەش بەمان شێوە بۆ خولی دووەم پشتگیری کەمال کلیزدارۆغڵۆ دەکات هەرچەندە هیچ بەڵێنێکی بە لایەنە کوردیەکان نەداوە بەڵام ئەوان بۆ خستنی ئەردۆغان پشتگیری کەمال کلیزدارۆغڵۆ دەکەن سەبارەت بە پشتگیریەکانی سەرۆک کۆمار ڕەجەب تەیب ئەردۆغان لەلایەن کێوە پشتگیری دەکرێت لەلایەن هاوپەیمانی میلەت کاندیدی هاوپەیمانی میلەتە پارتی داد و گەشەپێدانی دەسەڵاتدار پارتی بزوتنەوەی نەتەوەیی مەهاپا دەوڵەت باخچەلیە پارتی یەکبوونی مەزن پارتی ڕەفاهی نوێ و هوداپار پشتگیری دەکرێت بەمان شێوە کاندیدی سەرۆکایەتی کۆمار لە خولی یەکەم سینان ئۆغان کە لە 105 دەنگەکانی هێنا پشتگیری ڕەجەب تەیب ئەردۆغان دەکات سیستەمی 50+1 ئەو سیستەمەی کەوای کرد بۆ یەکەمین جار لە مێژووی تورکیا هەڵبژارن بچێتە خولی دووەمەوە لە ساڵی 2014ەوە کاری پێدەکرێت دیارە لە ساڵی 2007 کاتێک کە دەستوری تورکیا خرای ڕاپرسیەکێک لەو بڕگانەی کە هەموار کرا ئەوە بوو کە سەرۆک کۆمار بە 50+1 ببێ بە سەرۆکی وڵات لە 2014ەوە کاری پێدەکرێت ئەو کات هەڵبژاردنە سەرۆک کۆمار لە ناو پەرلەمان بوو سیستەمەکە پەرلەمانی بوو 50+1 کاری پێکرا لە 2018 سیستەمەکە گۆڕا بۆ سەرۆکایەتی یەکەمین جار بۆ یەکەم جار سەرۆک کۆمار لەلایەن خەڵکەوە هەڵبژێردرا کەم سیستەمی 50+1 کاری پێکرا ڕەجەب تەیب ئەردۆغان لە 152 دەنگەکانی بەرزهێنا لە 2023 بەوەی سیستەمی 50+1 هەڵبژاردن چووە خولی دووەمەوە هیچ کام لە کاندیدەکان نەیانتوانی 50+1 بەرز بێنن دیارە ئێستا قسەرەوەیە کە ئەم سیستەمە هەموار بکرێتەوە و پارتی داد و گەشەپێدانیش باسییان لەوە کردووە کە هەمواری بکەنەوە کە یەکێکە لە سیستەمەکانی هەڵبژاردن بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار بەڵێ سەبارەت بە کاندیدەکانی سەرۆک کۆمار لە هەڵبژاردننی سەرۆکایەتی خولی یەکەم لە 2023 بەم شێوە بووە ڕەجەب تەیب ئەردۆغان بە پلەی یەکەم لە 149
52 دەنگەکانی بەرەستێناوە کەمالکی زارغوڵە 4.9 دەنگەکانی بەرەستێنا سینان ئۆغان لە 5.7 محەڕەمینجان هەرچەندە کشابەوە بەڵام لە 0.43 دەنگەکانی بەرەستێنە بینە سەر دەسەڵاتەکانی سەرۆکۆمار دیارە سیستەمەکە سەرۆکایەتیە سەرۆکۆمار ئێستا دەسەڵاتێکی زۆری هەیە نوێنەرایەتی تورکیا دەکات ئەرکەکانی دەسەڵاتی جێبەجێکردن لە ئەستۆ دەگرێت کابینەی حکوومەت لەلایەن سەرۆکۆمارەوە سەرۆکایەتی دەکرێت سەرۆکوەزیران نییە و سەرۆکۆمار لەلایەن پەرلەمانەوە متمانەی پێنادرێت وەزیرەکان دیاری دەکات جێگەرەکانی سەرۆکۆمار دادەمەزرێنێن توولایان دەبا فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە بچینە سەر دەسەڵاتێکی تری بەڵێ دەسەڵاتێکی تری سەرۆکۆمار بڕیاری بەکارهێنانی هێزە چەکدارەکانە بۆ ئۆپەراسیۆنی سەربازی هەروە یاساکانی پەرلەمان واژۆ دەکات و دەسەڵاتی ڕەتکردنەوەی یاساکانی پەرلەمانی هەیە و دەسەڵاتیەوەیە کە سکاڵە سەر یاساکانی پەرلەمان لە دادگای دەستوری بەرز بکاتەوە بامان شێوە پەیمان نامە نێو دەوڵەتیەکان پەسەند دەکات ئەوەی کە بینیتان مێژووی سەرۆکۆمارەکانی تورکیا هەروە دەسەڵاتەکانی سەرۆکۆمار و چوونی هەڵبژاردن بۆ خولی دووە بەخوای گەورەتان سپێری